بەڵێ سارا بەڵێ ئاکام بەرداوامی وەک دەزانین ئاکام 25 نۆڤەمبەر لەلایەن کۆمەڵی گشتینەتەوە گرتووەکان لە ساڵی 1990 وەک ڕۆژی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ژنان دیاریکرا و بۆ ئەوەی کە بزانین هۆکارەکەی چیە پێویستە کا بگەڕێنەوە بۆ مێژوو ساڵی 1949 لە کۆماری دۆمینیکان کە لەوێ سەرکردەیەکی دیکتاتۆر هەبووە بە ناوی ڕافایل ترۆخیلۆ کە دەسەڵاتی خۆی زۆر بە خراپی بەکارهێناوە لە ناوچەکە بەردەوام خەڵکانی ئەو ناوچەیە چەوساندۆتەوە هەر ئافرەتێکیش کە بەدڵی بوو بێ ویستێتی دەستدرێژی بکاتە سەری و خوشکانی میراباڵ کە سێ خوشک بوون لە ڕاستیا خۆیان چوار خوشکن بەڵام ئەو کەس ئەو سیانەی کە هەمیشە لە بەرەنگاربوونەوەیە بوون و شۆڕشیان کردو بۆی کە ئەم ڕژێمە لە ناوبەرن پاتریا و مێنێرڤا و هەروەها ماریا تێریزا بوون کە ئەم سێ خوشکە بەیەکەوە کاریان کردو بۆ ئەوە لە کاتێکا کە ڕافایل ترۆخیلۆ ویستێتی دەستدرێژی بکاتە سەرێکێک لە خوشکەکە و ئەمان لەو کاتەوە هەوڵیان ناوە بەرەنگاربوونەوە بکەن و شۆڕش لە دوای شۆڕش دەستی پێکردووە دژی ئەم ڕژێمە و چەندین جار بوون بە بەرەنگارێکی زۆر گەورە لە بەردەم ئەم سەرکردە دیکتاتۆرەیە بۆیە لە ساڵی 1960 ئاکام لەلایەن ئەم سەرکردەیەوە لە کاتێکا کە ئەم سێ خوشکە دەچن بۆ لە شوێنێکەوە گەشت دەکەن بۆ شوێنێکی تر تووشی ڕووداوێکی هاتوچیان دەکات و هەر سێ خوشکەکە گیان لە دەست دەدەن و سەرەتا ئەمە بە ڕووداوێکی ئاسایی ناو دەبرا بەڵام دواتر دەرکەوت کە ئەم ڕووداوە ئاسایی نییە بۆیە دواتر لە ساڵی 1990 کۆمەڵی گشتینەتەوە گرتووەکان ئەم ڕۆژەی دانا بە بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ژنان و لە ئێستاشە ئەم ماڵی خوشکەکان تەواوی جلوبەرگەکانیان تەواوی وێنەکانیان و ئەو شەکانی بەکاریان هێناوە کراوە بە مۆزەخانەیە کار کەسێک بێوێ دەتوانێت بچە سەردام کە بەڕاستی بۆ بە نمونەیەک وە قارەمانێک بۆ کۆماری دۆمینیکان و ئاکەم هە لەسەر ئەم بابەتش تەوەری دووەمان لەسەر ئەم بابەتەیە دەچینە لای میوانەکەمان سنوور محەممەد بەڕێوەبەری ڕێکخراوی ئەمەلی عێراقی بۆی کە گفتوگوی زیاتر بکەین خات و سنوور لەسەر ئەو مێژوەی کە باسم کرد بەڕێزە بۆ چۆنە چییە؟ بەڵێ بەیانیتان باش هیوادارم بەیانیەکی خۆش بێ بۆ هەموو لایە لەم ڕۆژە جیهانیەدا زۆر سپاس. زۆر سپاس لە کەرکووکەوە کە ئیمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تند و تیژیە لێرەوە سڵاو لە هەموو ژنانی خەباتکەر کە تا ئێستا هەوڵیان داوە کۆمەلگا ئاشتی بپارێزن ڕێژەی تند و تیژی کەم بکەنەوە ژنانی چالاک بووان ئەمە زۆر گرنگە لە ئیمڕۆدا لێرەیە ئەمەوێ باسی ئەوە بکەم ڕاستە ژنان وەکو باستان لێکرد شۆڕشێکی دوور و درێژ بووە لە چەندەها ساڵە تا ئێستا ئیمڕۆ کە پیایە گەیشتوین ئیمڕۆژ لێرەیە ئێمە ئەتوانین بڵین لەسەر ئاستی کوردستان و هەروەها لەسەر ئاستی عێراقی سێری ڕێژەی تند و تیژیەکانەکەین ئایا شێوازەکانی سێرەکەین بەرەو گۆڕانکاریە ئێمە پێ کاتی کە دەستمان بە خەبات کرد پێشی 20 ساڵ شێوازی تند و تیژیەکان بە جۆرێ بوو ئێستا شێوازەکان گۆڕاوە بەرەو قۆناغێکی تراچووە هەروەها ڕنگدانەوەی وەزعی کۆمەلگا و وەزعی خێزان و لایەنی ئابووری بۆ ناو خێزاندا ئەمە شوای کردو جۆری تند و تیژیەکان بگۆڕێ یاساکان ئایا چۆنە پلانی حکوومەت ئەو ئایا پلانی استراتیجی و ئەو ڕێنمایانەی کە حکوومەت دەریەکە ئایا بەرەو چ قۆناغێکە چێ ئەمانە هەمووی ڕنگدانی هەبووە کە لەسەر وەزعی ژن بەگشتی لەسەر ئاستی هەموو عێراق و کوردستانە ئێمە چاکە زانین ماوەیە کە یعنی ڕنگدانەوەی دەستی داعشی بەڕاستی ئەوش تیای بوو ئێمە ڕێژەی تند و تیژیەکان زیادی کرد ئایا لە خوشکانی یەزیدی یان لەو شۆنانەی کە لە ژێر دەسەڵاتی داعشا بوو هەروەهاش کەلتور و سەقافەتی داعش بەداخەوە کە ڕنگدانەوەی کیزەقی هەبوو هەتا ئێستاش کە وای لێ هات مەسەلەن یەکێ لەو شتانەی کە لە پەرلەمانی عێراقا مەسەلەن یاسای جەعفەری ئەو یاسایە کە بەڕاستی ئێمەی بردە زۆر زۆر دواوە یعنی ئمڕۆ بەیانی باسم لەوا کرد لەگەڵ هەڤاڵێکی خۆمانە
کە ئێمە لێرەیە باسی لە دەستورە لە مادەی چواردەیە کە باسی یەکسانیەکە بەرامبەر بە یاسا بەس ئێمە سێرەکەین ئێستا من باسی وشەی یەکسانی بکەم یان جەندەر بە یاسا قەدەغەیە یان باسی مەسەرەن وشەی بڵێم بەهێزکردنی تواناکان یعنی ئەمەش قەدەغەیە ناتوانین باسی ئەم شتانە بکەیت چونکە حکوومەت بە چاوێکی تر سێریەکە یاساژ بە چاوێکی تر سێریەکە باسی پەرلەمانەکەم کە ئەویش ڕنگدانەوەی بڵێن زۆڕینەی بەڵێ ینی ئێمە ئەوەی کە پێمان کراوە ئەمیز باسی ئەوەش بکەم ڕۆڵی ڕێکخراوەکان لێرە چییە خۆتان چاکەزانن ئێستا وەزعی ڕێکخراوەکان بەگشتی لە دوای ئەوەی نەتەوەیە گرتووەکان کشانەوەیان کرد حکوومەتی عێراقی ئەڵێ من پێویستیم بە نەتەوەیە گرتووەکان نیە بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان نیە خۆمان ئەتوانین ئیشی خۆمان بکەین لە بواری مافی مرۆڤ ژن منداڵ بەس بەداخەوە تا ئێستا سێرەکەین ینی حکوومەت بەو توانایە نییە ناتوانێت ینی بەرامبەر ئەو کەیسانە چۆن بتوانێت چارەسەری بکە بە دواچوونی بۆ بکە لێرە ئەمە کە نەتەوەیە گرتووەکان ینی کشانەوە ڕنگدانەوەی داسەر ڕێکخراوەکانیش ڕێکخراوەکان سێرەکەی لێرە فەندیان نەما گرانت نەما یعنی ئێمە ڕاستە ئێستا ئێمە بەردەوامین بەس وەکو خۆبەخش وەکو جاران نییە ئێمە جاران نۆ سنتەرمان هەبوو لەسەر ئاستی کەرکووکە ئەمانتوانی بە دواچوونی کەیسەکانە بکەین کە کەیسەکان زۆر زۆر لەوەی حکوومەت زیاتر بوو خەڵک دیار بوو متمانەی زیاتر بە ڕێکخراوەکان بوو نەوەکو بە حکوومەت کە حکوومەت بڵێن کەیسەکان بڕۆن بۆ لایەن و یعنی کەیسی خۆیان تۆمارکەن ئەمجا لێرەیە ئەمە بۆشاییەکی گەورەی دروست کردووە یعنی من ئێستا من سنتەرم نییە مەسەلەن لە حەویجەیە لە تاوغا لە پردەیە لە شوانە بەس ئێمە جاران سنتەرمان هەبوو لەو شوێنانە بە هەزارەها کەیسم هەبوو من بە ساڵانە لە هەرێمی کوردستان هاتانە بە ئێمە ناوەڵا لەوێش نیمانە بڵێ چونکە ڕێکخراوەکان ئێستا نیمانە ئێستا بەس بارەگامان هەیە بەس سنتەرمان نییە بە دواچوونی ئەو کەیسانە ئێمە تا ئێستا لە کەرکووکە لەگەڵ پۆلیسی کۆمەڵایەتی ئیشەکەین ئەویش بەخۆ بەخش بەس ئایا ینی ئەمەوێ ئەمەش حکوومەتی ینی گوێیان لەوە بێ من هەتاکەی ئەتوانم بەخۆ بەخشی بەردەوام بم منگە هیچ سەپۆرتێکم نەبێ و هیچ گرانتێکم نەبێ کارمەندەکانم ینی داهاتیان لە چۆ بێ ئەمەش ڕنگدانەوەی داوەتەوە سەروەزعی ژنان ئەمە لە لایەکی تر ئەگەر هەرچی ژنێک بەرامبەر بە توندوتیژی بێ یانگە کچێک بچێتە دادگا ئەزانی پارەی دادگا چەند زۆرە من هەتا وەسڵێک کە بڕم و ئەمانە هەر کەیسێک نێزیکەی 50,000 حەسەب کەیسەکە ئەمە بچووکترین کەیس بۆیە بەڕاستی ئەمە کێشەیەکی گەورەیە منگە ئەشکەنجە کرابم لە ماڵەوە ڕابکەم ئەبێ بچم تەقریری توبی دووجا ئەبێ بچمە خەستەخانە دووسێجا ئەبێ بڕۆمە بەشی پاراستنی خێزان و منداڵ و بچمە دادگا ئەبێ بچم وەکالە بکەم بۆ حامیە بەڕاستی ئەمە لێرە 100,000 هێوێ خۆی ڕای کردووە هیچی پێ نییە بەڵێ سنوورخان هەر لەسەر بابەتێکە باسە لێوە کرد لە دادگاکان لێرەیە ئەبێ حکوومەت یعنی چاودێری ئەم شتانە بکە بەڵێ سنوورخان لە ئێستادا وەمە بەشێک لە خانمان یاخود کچان تووشی ئەوە ئەبنەوە کە دەستدرێژی بکرێتە سەریان یاخود لەلایەن کەسانی ترەوە هەراسان بکرێت ئەگەر نەشتوانن لای خێزانەکانیان لەوانەیە هەندێک لە خێزانەکان هۆشداری ئەویان نەبێت کە بەلایەنەوە ئاسایی بێت و واتە یارمەتی کچەکەیان بن و کێشەکەی بۆ حەل بکەن بەڵکو لێشی ئێن یاخود تووشی کێشەی زیاتر ئەبێت چۆن ئەم کەسانی کە ئەم کێشانیان هەیە لە ماڵەوە نایەنە ماڵەوە پێی بزانن چۆن بڕۆنە بنکەکان یاخود دادگا بۆی ئەم کێشانیان بۆ چارەسەر بکرێ بەبێ ئەوەی کێشەکەیان بۆ گەورە بکرێ بەڵێ یعنی بەڕاستی نابێت چکە دادگای ئێرە وایە ئەبێ حزوری
تۆ بچی شەهادەت بدەی ئەوە ئەگەر تۆ لەسەرەوەی هەژدە بووی لە خوارەوەی هەژدە بووی ئەبێ یەکێ لە دایکت یان باوکت لەگەڵ تا بێ هەتا بتانی بچیە دادگا تۆ بێجگەلەوە تۆ باسی ئەوەش بکەین ڕێژەی ژنان لە دام و دەستگاکانی پۆلیسە ئەگەر من ژنێک بم یعنی پێم خۆشە ئەوەی کە لێکۆڵینەوەم لەگەڵەکە ئەبێ یعنی ژن بێ لە ڕەگەزی منابێ هەتا بتوانم بە ئازادانە باسی کەیسەکەی خۆم بکەم یان بە چاوێکی ڕێز و احترامە قسەم لەگەڵ بکە بەداخەوە بە چاوێکی کەم سێرەکرێ پێڵێن بڕۆ ماڵەوە خۆت چارەسەری کێشەکەی خۆت کە عیبە بۆ تۆ هاتوویتەتە دەرەوەی ماڵەوە باسی کێشەی خۆتەکەی یان هەتا ئێستا ئاستی و شیاری زۆر خێزانی شەیە کە ژنەکەیان بچێتە بنکەیەکی پۆلیسە مەسەلەن هەر لەوێەوە جیابوونەوەی لەگەڵ ئەوواکەن دەها لەسەر ئەو ئەفسەرەشە وەستێت چۆن بتوانێت مامەڵەیان لەگەڵ بکات و چۆن بتوانێت لەگەڵ ئەو پیاوەی چاوی بەخۆیان بخشێنێتەوە ئەگەر ئامارێک لا بێ ئەوم بۆ بخەیتە ڕوو تونند و تیژەکان بەرابەر ژنان بەراورد بە ساڵی ڕابردوو ئەم ساڵ زۆر بۆ یان کەم بەجگەلەوە کاریگەری سۆشیال میدیا چییە ئێمە ئاگادانی لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا سۆشیال میدیاش کاریگەری خۆی هەیە کە لە تونند و تیژی بەرامبەر ژنان هەروە بەرامبەر خێزانیش بە هەمان شێوە بە شێوەیەکی گشتی بەپێی ئامارەکانی لای تۆ تونند و تیژەکان ئەم ساڵ کەم بۆ تۆ یان زیاد بۆ بەراورد بە ساڵی ڕابردوو هۆکارەکانی چییە جۆرەکانی بزانە کاکە ڕۆژ بە ڕۆژ تون بەڵێ من لەو بڕواایەدام تونند و تیژیەکان لێرە بەرەو زیاتر چووە بەس لێرەیە چکە ڕێکخراوەکان سنتەریان نەماوە لە دەور و پشت هەتا بتوانن کەیسەکان هەمووی وەربگرن بەس ئێمە تا ئێستا بەردەوامن لەگەڵمانە لەسەر هۆتلاینمان هەیە و هەروەها پیجێکی فەیسبووکیشمان هەیە کەیسەکان زۆر ئەتوانن لەوێەوە و بێزگەلەوەی ئێمە کە لەگەڵ پۆلیساش ئیشەکەین ئێمە لەگەڵ یانە بە دوواچوون بۆ ئەو کەیسانە کەینەوەمانە لێرەیە حکوومەت یعنی حکوومەتی کەرکووکیش ئەو ڕۆژەیە کە باسی لێکرد پێش 2 ڕۆژ بوو بەرپرسی ڕاگەیاندنی پۆلیسی کەرکووک باسی لەوە کرد کەیسەکانی کەرکووک بەڕاستی لایەنی تونند و تیژی خێزانی لەسەرەوەی 1000 بوو کە بەراوردیەکەی بە سنتەرەکانی تر کەیسی ئاسایی بەراورد بە ساڵی ڕابردوو زیادی کردویان کەمی بەڕاستی بە سەتەها بینیەتی عنێ بە من زیاترە زۆریش زیاترە بۆ چونکە ئێستا ئێمە تونند و تیژیەکان مەسەلەن تونند و تیژی ئەلکترۆنیمان هەیە وەکو جەنابشتانە لە پرۆگرامەکانی پێشەوە باستان لێ کرد ئەو تونند و تیژیە سێرەکەی زۆر سێرەکەی کچان لە ماڵەوە ڕاکەن یان هەوڵی خۆکوشتنە دەن یان دێن بەرەو هەرێمی کوردستانە دێنە لانەی ئارامی شەڵتەرەکانی ئەوێ کە ئێمە کەیسی زۆرمان هەیە لەوێ بەڕاستی ئەمە شتێکی لە هەتا ڕادەیەکی زۆر باشە کە بەرەو هەرێمی کوردستان دێن نەوەکو هەوڵی خۆکوشتنی خۆیان بدەن یان ماڵەوە بیان کوژن ئەمەش هۆیەکە لەوانەی کەیسەکانی تونند و یعنی کوشتنی ژنان لە کەرکووک کەم بووە چونکە لە هەرێمی کوردستان لانەی ئارام هەیە بەرەو ئەوێ ڕاکەن هەروەهاش یعنی لەوێ باوشیانیان بۆ کردوتەوە لە کەرکووکە تا ئێستا لانەیەکی ئاراممان نییە یعنی بەداخەوە من ئەمەوێ باسی ئەوەش بکەم زۆر گرنگە بەس یەک بابەت هەیە زۆر گرنگ بوو بەلامەوە سنوورخان ئەگەر یارمەتی بێ من زۆر هەوڵم پەرلەمانانی تازە بەڵێ زۆر هەوڵما کە ئامارەکانی تەواوی هەرمی کوردستان وەربگرم بەڵام وتیان ڕێگە پێدراوە لە چەندین لاوە هەوڵم ماوەریگرم ئەمە هۆکارەکەی چییە کە ناهێڵن بڵاو بکرێتەوە چونکە تۆقاندنی کۆمەڵگایتیایە کەیسەکان ئەوەنە زۆرە یعنی هیوادارم ئەمە ڕنگدانەوەیەکی تریش پیشانەدا خەڵک وشیار بۆ ژنان وشیار بوونە ئەزانن شۆنێکەیە ئەتوانێت جویان لێ بگرێت و بە دوواچوونی کەیسەکانیان بۆ بکە ئەمە زۆر زۆر گرنگە هیوادارم هەموو ژنان وشیار بن بتوانن کەیسەکانی خۆیان تۆمارکەن ئەمە یەک خۆیان نەکوژن خۆیان نەسووتێنن یعنی ئەمە بۆ خۆتە سووتێنی لەسەر کێشەیەک ئەتوانی چارەسەر بکرێ بۆیە ژیان زۆر گرنگە ئەتوانی کۆمەلگا بگۆڕی بە سەتەها کەیسمان هەیە ئێستا بۆتە چالاکبوان
خۆی بەدواچوون بۆ ئەو کەیساناکە ئەمەوێ باسی ئەوەش بکەم ینی تکایە ڕێم پێ بدەن ینی هیوادارم بەرپرسانی کورد گویان لەوە بێ کەرکووک پێویستی بەلانەیەکی ئارامی زۆر گرنگە ئەتوانێ حکوومەتی کەرکووک بە پرسایەتی خۆی لەوە پیشان بدە بەداخەوە مەرجعیەی نەجەف لانەیەکی ئارامی گەورەی هەیە لە یەکێکە لە هەرە باشە لانە ئارامەکان ئەتوانم بڵێم هەتا ئاستێک لەوەی هەرێمی کوردستانی زیاتر سەپۆرتەکرێ لەلایەنی بوجەوە لەلایەنی ستافەوە هیوادارم لە کەرکووکیش یعنی ئێمە لە کەرکووکیش بوجەمان هەیە ئەتوانن لەسەر پترۆ دۆلاریشە ئەو لانەی ئارامە شەڵتەرەمان بۆ بکەنەوە هیوادارم دەنگتان لەگەڵ دەنگی ئێمە بێ هیوادارم ڕاگەیاندن ڕۆڵی خۆی بدێنێ ڕۆڵێک ئەوە ئەرچی ئێمە بەڵێ جا ئیدارەی نوێی پارێزگای کەرکووک بەردەوام گرنگی بە سەرجەم سێکتەرەکان ناوە دڵنیاین ئەمەشکاری لەسەرەکرێت هاوشەوەی سەرجەم پرۆژە خزمەت گوزاریەکان کە بەبێ جیاوازی لە شاری کەرکووک جێبەجێکرێت سنوورخان بوو برە من کاتم کەمە دوا پرسیاری لێکەم ئەگە بە کورتی وەڵام بیتەوە داواکاریتان بۆ لایەنە پەیوەندیدارەکان چیە ڕێنماییتان بۆ خێزان چیە بە شێوەیەکی گشتی بەڵێ فەرموو بەڵێ هیوادارم ئێمە یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی ئێمە چاکەزانین لە هەرێمی کوردستانە ئەو یاسایە هەیە تا ئێستا ئەمە 10 ساڵە زیاتر ئەمە 4 دەورەی پەرلەمانیە ئەو یاسایە لەوەیە دەنگی پێنەدرا بەداخەوە یاسای جەعفەریان دەرکرد هیوادارم ئەم دەورە تازەیە چاوی بەم یاسایانە بخشێنەوە هیوادارم لە هەموو پارێزگایەک لانەیەکی ئارامی ڕێک و پێک بکرێتەوە چۆن ئەوەی کە لە نەجەفە هەیە هیوادارم یاساکان و هەروەها ئەو ڕێنمایانەی کە دەرەچێت چاوێکی پیا بخشێنەوە کەمە پلانی استراتیجی حکوومەت هەیە هەمووی ئێمە پێڵین شکلیە بەس بۆ وێنەیە بۆ تەلەڤیزیۆنە بەس بەڕاستی لەسەر شەقامە ئیشی پێ ناکرێ هیوادارم بەس بۆ ڕاگەیاندن نەبێ هیوادارم بەڕاستی هەوڵ بدەین پێکەوە ئەو کەیسانە کەم بکرێتەوە هیوادارم ڕێ لە ڕێکخراوەکان نەگرن بتوانن بە دواچوون بۆ ئەو کەیسانە بکەن و هاوکاریان بکەن چکە ئەوەی من یارمەتیان نەدەم کچ و خێزانی ئەم کۆمەلگایەیە کەسی ئێمەن و ئێمەش ئەو ڕێزەیان لێگرین هیوادارم بەرپرسان بە چاوێکی ڕێز سەیری ڕێکخراوەکان بکەن ئەمە زۆر گرینگە هەروەهاش حکوومەت بودجێ دابنێ بۆ ئەو ژنانەی کە تووشی تونند و تیژە بنەوە هەتوا وا نەکەن کە بەداخەوە کە ئەبنە لقمەیەکی ئاسان بۆ ئەو کەسانەی کە ڕاویانەکەن و ئەیان بەنە ماڵە لەش فرۆشەکان و یان ئەیان کوژن یان گورچیلیانە فرۆشن ئەوەی کە بازرگانی بە مرۆڤ ئێمە پێڵێ ینی بەڕاستی داواکاریمان زۆرە بەس بەداخەوە کەس جۆمان لێ ناگرێ ئەو ئەندام پەرلەمانانەی کەرکووک بە کوردەوە بە عەرەبەوە و بە تورکمان پێویستەکە جۆڕایەڵی ئێمە بن هی لە هەتین ئێمەش پێویستەکە یارمەتیمان بدەن هەتا بتوانین ئێمەش بەردەوام بین بەڵێ دەست خۆش سنوورخان زۆر سپاس بۆ تەواویتەکانی هیوادارم گوێ لێ بگرن و تەواوی ئەو تونند و تیژانەی کە هەن بە تەواوەتی تاو نابێ بەڵام ڕێژەکەی کەم بێتەوە و خانمانی کوردیش بتوانن ژیانێکی ئاسوودە بژین سنوور محەممەد بەڕێوەبەری ڕێکخراوی ئەمەلی عێراقی زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمان بووی دەستت خۆش بێ